سەلامی خوجا لە هەموولایەک من سارا ئەندازیاری پرۆگرام سازی بەشداربووی خولی فێربوونی ئامێر. ئەم خولە یەکێک بوو لە هەرە ئەو خولە ناوازانی کە تاوەکو ئێستا بەشداریم تێدا کردبێت، چونکە لە ئاستی سەرەتا تاوەکو ئاستی پێشکەوت و زۆر بەوردی هەم لەلایەنی تیۆری و هەم لەلایەنی پراکتیکی فێر ئەکرێت و خاڵێکی گرنگیشمان بیر نەچێت خولەکە بە زمانی شیرینی کوردیە. وەکو ئەزانین AI بەهێزترین تەکنۆلۆژیای لەم ساتەی ئێستادا و لە داهاتووشدا بێگومان. بۆ ئەوەی دەست بە AI بکەین پێویستە لە پرۆگرامکردنی ئامێرەوە دەست پێ بکەین، چونکە مەشین لێرنینگ بەشێکی گرنگ و کاریگەری AIە وە فێری هەریەک لە مۆدێڵەکانی ئەبیت کە ئەویش بریتیە لە سوپەرڤایز لێرنینگ و ئەنسوپەرڤایز لێرنینگ و ڕێینفۆرسمنت لێرنینگ. و من سوودێکی یەکجار زۆرم لەو خولە بینی کە ئێستا ئەتوانم خۆ مۆدێڵەکان پرۆگرام بکەم و بەکاریان بهێنم لەو پرۆژە و بیرۆکانەی کە هەموو. تۆش گەر خوازیاری بەشداری بکەیت بێت و دڵی بەشداری بکە.